لەگەڵ بەڕێز دکتۆر نەوزاد هێتۆتی ماوسەی زانکۆیەوە بەڕێزیان سەر و چاودێرە لە لەندەنەوە لەگەڵمانە. بەڕێز دکتۆر سڵاو لێ بێم کاتت باش. ڕێک ئەمەوێ و پرسیارە بکەم، ینی ئەو لە پڕ ئەو لێدانە سەربازیانە بۆ بە تایبەتی لە منتقەی بوو شەهر و منتقەی بەندەر عەباس و دەوروبەرە هورمزگان و ئەو منتیقانە بۆ؟ بله زۆر سپاس. بێگومان جنابش ئاماژە پێی کرد کە ڕێککەوتن یاخود دەتوانێت بڵێ یادداشتی لێ پێگەشتن لە 18 مانگی 6 لە نیوان دۆلان واژوو کرابوو و بڕیار بوو یعنی لەما 60 ڕۆژە بگەنە ڕێککەوتنی کوتایی، بەڵام دەزانی یعنی بەڕاستیژێ ئەو ڕێککەوت یادداشتنامەی لێ پێگەشتنە زۆر خەلەلی تێدا بوو، یعنی زۆر بۆمبی سیاسی تێدا بوو، هەر لەحزەیش ئەگەری تەقینەوەی هەبوو، بەتایبەتێکێک لەوانە گەڕۆی هۆرمزە، یەکێکی تر لەوانە مەسەلەی بەرەی لوبنانە، یەکێکی تر مەسەلەن چوون لەسەر مەسەلەی پیتاندنی یۆرانیوم ئایا ایران ڕادستی لێکە ڕادستی ناکرد، ئەمە کیشەیەکی تر بوو، کیشەیەکی تر مەسەلەی قەرەبووکردنیان بەخسی 300 میلیارد دلاری دەکانی زۆر بەڕاستیژی من دەتوانم بڵێم ئەو یادداشتنامەی لێ پێگەشتنە هەردوو لە پێویستیان با بوو، یعنی شەڕەکە ڕابگەن لەبەر ئەوەش لەسەر هەموو نەپوتیەکانی خستەنەوە چارچۆی ئەو یادداشتنامە لەبەر ئەمەش چاوەڕێ نەدەکرا بەڕاستیژی بگەنە ڕێککەوتنی کوتای سەبارەت ئەوەی کە بچی ئێستادا گرجە 2 ساعت تەقیەوە هۆکارێکە زۆر وازەح بوو، ینی مارکۆ ڕۆبیۆ لە 24-25 مانگی شەشەکە بیتاڕی سەردانی دەوڵەتانی عەرەبی کرد، لەوێ ئەمریکا پروژەیەکی تایبەتی هەبوو بۆ گەڕەوەی هەموو، ینی هەوڵی دا دەوڵەتانی عەرەبی و عومان بکەتە بەرەیەک لە دژی ئیران و هەوڵدا ڕێڕەوێکی جیا لە ئەو ڕێڕەوەی کە لە گەڕەوەی هەموو یعنی ئێستا دوو ڕێڕەوی ئەوی هەیە، یەکێک لە لای دەوڵەتی عومانێکیش لە لای ئیرانە یعنی مارکۆ ڕۆبیۆ هەوڵی دا دیگە دەوڵەتانی عەرەبی ئەو ڕێڕەوی دەکەیتە لای عومان کەشتیەکان لەوێ داباز ببن. ئیران هەستی کرد ئەگەر ئەم ڕێڕەوە بەو شێوەیە بیتن کەواتە هیچ کارتی گەڕەوەی هەمووش بەتەواتی لەدەستی دەردەچێت، یعنی هیچ کارتێکی استراتیژی لەدەستی ئیران نامێت، ئیران هیچ گەڕەوەی هەمووش بە کارتێکی استراتیژی دادەنرێت، با ئەوەی گوشار لە ئەمریکا بکرد، با گوشار لە دەوڵەتانی عەرەب بکرد، با گوشارێکی زۆر لەسەر ینی لەسەر اقتصادی جیهانی بکردن، با ئەو مەبەستانێکی هەیەتی بەدەستی بێت تەنانەت بۆ ئەوەشی بوو تەنانە لە ئایندەدا یعنی بە تەنانەت یادداشتنامەی لێ پێگەشتنی لە دوای 60 ڕۆژەکە ئیران بەتەما بوو لە ڕێکەوتنی گەل دەوڵەتی عومان یعنی پارە ببیتە سەرچاوێکی باسییان دەکرد احتمالا 30-40 میلیارد دلار ساڵان دەست ئیران بکەوێت، لەبەرەوە کەشەکە لەوێ تەقیەوە کە کاتێکە ئیران دیتی ئەمریکا خەریکی پروژەیەکی ترە لە گەڕەوەی هۆرمز، ڕێڕەوێکی تری ئاوی لە لای دەوڵەتی عومان دەکاتەوە کە هیچ کارگەرێکی یا دەسەڵاتێکی ئیرانی بەسەردانامەلیتن ئیران هەستی کرد کە بەڕاستیژی ئەو کارتە خەریکە دەست دەچی لە بەرامەش پێشەوە شێوازان هێرشی کە لەسەر کەشتیگەلی سنگاپور داعش بەری دوورجە هێرشی کە لەسەر کەشتیگەلی عەرەبستانی سعودی و قەتەر و ئەمریکاش بەڕاستیژی وەڵامی دا، بەڵام لە بیرمانە ئەم وەڵامدانەی ئەمریکا وەڵامێکی جیاواز بوو، زۆر تند و بەرپرەوانە، بەڵام ناگێتە وەستای بڵێن کە شەڕێکی گەورەیە، یعنی زیاتر مەبەستی ئیران تەنتەوەیە گوشار لەسەر ئیران دروست کردن با ئەوەی کێشە بوو ڕێڕەوی ئاوی دروست نەکردن، لەوە زیاتر حتا ئێستا دیار نییە، یعنی ئەوە نییە کە فڕان بە تەمای شەڕێکی بەرپرەوان کرد. بەڵێ ینی دکتۆر ئێستا بۆ نمونە ئێران جگە لە مەسەلەی ڕێڕەوی هورمز ئەمریکا ئەوێت چیتر لە ئێران بەدەست بهێنێت بۆ ئەو فشارە سەربازیانەی لێ ئەکات، یان ئێران ئەوێت ئیسفادەیەک یان سوودێک لە کات ببینێت درێژدان بکات کە ئەو مەسەلەن ئەو شتانە نادا بەدەستەوە، ناکوچینە خۆی ئێرانە یان بەڕاستی تەکتیکێکی سیاسی و دیبلۆماسیە؟ وەک ئاماژەم پێکە هەردوو لا پێویستیان بە ڕێککەوتنێکە بوو، بەڵام بەڕاستیژی زۆر زەحمەت بوو بگەنە کوتای ڕێککەوتنێکی گشتگیر بکە لە نێوان ئەمریکا و ئیران، لە ئیران دەتوانێت ئەو ڕێککەوتنە لەگەڵ ئەمریکا بکات، یعنی زۆر بەشێکی ئەو خەڵانێک کە ئەمریکا داوای دەکرد ئیران جێ بکات، بۆ نمونە مەسەلەن پیتاندنی یۆرانیوم، ئایا ئیران ڕازی دەبیتن ئەو یۆرانیومەی کە پیتاندووە تا دەستی ئەمریکا بکاتن، ئەوە یەکێک لە خەڵە جیاوازەکان بوو، بە تایبەت لە ناوخۆی ئیران هەڵویستێکی زۆر توندیژی ئەمە بوو کە بە هیچ شێوەیەک قبول ناکرد. خەڵێکی دیتر بۆ نمونە سەبارەت بەرنامەی ئەتۆمیە، ئایا ئیران ئامادەیە بەرنامەی ئەتۆمیە خۆ بۆ نمونە هەڵباشێنیت یاخود بۆ مای 15 ساڵ 20 ساڵ ئیدی ڕابگرێت و هیچ چالاکییەک ئەتۆمی ئەنجام نەداتن، بەڕاستیژی ئەوە یەکێکە لەو کێشانە بۆ ڕێککەوتنی سەر نەکرد، هێوازان تەنها لە داشتی لێ تێگەشتی نەچنە ناو تەفاسیلات یان پشتگیرانی نێودەوڵەتی بینە ئیران، لەبەرەمە لە ناوخۆی ئیران دوو هەڵویستی جیاوازە، هەڵویستێکی ئەوی بینێلانی کونتاژۆ یاخود ئەو لەوانەیە کە
پیداگی لسوار که نادی رکابتنی که امریکا بیاد امریکا جگای سیقلیه و ناچه بیتونه ما بچی رکابتنی که بازیان ایران تواده بیتن و برای کی تریش پیان و ابو کلام در فتح استفاده بکرد اگر رکابتنیش نکرد هم ایران لروی آبوری واضح خرابه لجر گشاری آبوری دا لجر جماروی آبوری دا ناتایی نوتا که هنالده که تواتا ایما یعنی پیان و باوان پراغماتین پیان و اگر بوهاکی کاتش بیت ایما بتوانی رکابتن از بکن رکابتن که کتای کاتش بیتن هم ایران بتوانی نوتا که هنالده بکتن و همیش بتونه او گشاره و بری استال نوفی ایران روز با کامل بیتن براتش یعنی لبا زیاد سیاست ایران با وارسته بوی و از آن کلمه‌ای که بیست روزه رکوتین که ایران نفت که جاز و هاده بازار که ترادا کلا و آبریشا بازی احتمالا باشتر بیت و ایستین درجه هم رکوتین هنده پاره که بلو کراوه بشکل بوده او پاره بگرید یعنی ما بس ایران زیادتر او بو یعنی ایرانش لو قناعت دو کنه که رکوتین کتل کلمه لا من قضای وازن امریکاش براستی پیشتی برای رکوتین بو بلام لنا خود اداره امریکاش براستی دو برای هم برای که کبانس کشنرو استیکویت کوبون که آوانا زیادتر جان سر به آواده که رکاتن گریران که بالا برای که تر هبی تیتهگزس وزیری برگیری بو مارکدو بیو بو باشه که زور اندامانی کنگیز براستی شلی گلوانا به هیچ شیوه رکاتن گریران که نه آبلوقای جمارو که سر ایران هم حال بگیره نه رکاب دیت ایران هم که هن آورده بکردن تنها آن پیان رو بود که لبیتن گوشاری آبوری بردام سر ایران هم با ایران هم مرزکانی امریکا قبول که یعنی تنها لسراس ناخوش تو شدارمان ببیتن لبر امش او برای بانس ترادک سرکوتو لو یاداش نکه وازی کم بلند راستیش نگشته و قناعی نگشته اوی که بتون رکوتنه که گشتی یا قناعت بیان که رکوتنه که گشتی کردیم استاش بتوى او ركوتنا دروس نابت مثلا ايران ناتي تجربه او ركوتنا زور زحمت او یادداشت نامه بگیت یعنی هر دولان بگن رکوتنی کوتا یعنی و کاماجان فکر دوستین خالی زور گرین حالی یکم گروی هرمز ایران به هیچ شیوهی که قبول نکرد او کارتل دست ایران در بیه و کاماجان فکر استحاله که یلالان امریکا باید روی که آویل لای دولت عمان بکریت و لشه رسالات ایران دانه دید براستیش ایران اما قبول نکرد او جرجه استا و او شرش که استهای لبوی او پیدا بود گروی رمزکار تکی استراتژی به دستی ایران و باید گوشال سر امریکا درست کرد و ایران هز دکرد اگر هم کارتل دستی برواد براستیش لداد و داد کشی گوشاری گورد دبیل اما خاله این که لخاله کنم برای لبنان دیسا مسئله حزب الله و آوانا که کلا پیمانه کان ایران حتی استاش وازان کشی زون لبنان یا رکوتنا لنیوان لبنان و اسرائیل کرا براستیجی ایران هز که هم ارشل سر پیگی که و هم ارشل سر او پیمانه که حزب الله اما شکارت کی در براستیجی زحمته سبارت پاری بلوک کرا زحمته سبارت او 300 میلیارد دلار که باز که تواد گنده برای ما براستی من قناعت مایم ناگن ریکوتن بلام هر دوراش پیسیم بواهی آگیر بسته که هر بیتن اگر چی شرش بردان بیتن یعنی هنده جارا بلام لم قناغده هر دولا و کامجان تکی پیسیم باید تراده قابل یا آگیر بسته که بین اگر بشیوه که اواش بیتن دونالد ترامپ استا پیستی بواهی آگیر بسته بید باید لروی آبوریا بازار جان و لخینه و دابزیتن هر بشارتنی کنگرسی لپنشه لمانگی 11 با زیانی برپیگه که نکردی که استا جام جهانی فوتبالش یعنی همون واده که لم کنه غدا بارنا که امریکا بچ شراکت فرانی گل ایران راسا گرزی سربازی سنودا ایران پێت وایە بەڕێز دکتۆرە دوای ئەو کۆبوونەوەی لوتکەی ناتۆ مثلەن ئەمریکا داوا لە ناتۆ بکە مثلەن دەستی وەردام بکە لە مەسەلەی گەروی هورمز و ئاسایشی گەروی هورمز جا حالی گرنگ استا لیره دا اوایه استا یعنی مناقشه که گوره یا خودتون هیا لامریکاش دا بطایبتش لنا اداره تام دا اوایه که اگر بیت ایران بردام بیت لسر او هرشانه که دیگه لگروی میخواره گرید اگر روز بو یا چونی کشتیکانی یا خود کشتیکانی لو بازاری جان که مثلا بجارده امریکا چه استاد دو بجارده دو سه بجارده یا بجارده یکم اوایه که لرگه گرزی سربازی سنودا بلام زور زور کده اوایه که دین و او دیتمان ایران ناچار بکرد واز ل اول بینید که کشور بود چونی کشتیکان بازار جانی درست کردن خالی دام اوی اگر باش ایران بردام بیت لو هرشانه احتمالا اگر که اوش هیا امریکا لرگه هیچ سربازی او مثلا ترکیه خان و او ناچه صحرانیه بشه که کنترل که بتونی لو رگه او ایدی او ری رو یا خیلی امروز تعمیم کردن با آسایشی آوی او ناچه تعمیم کرد ایران نتونی هرشانه سر اگراد درست کرد برای او دو بجارده استال بردست امریکا بلام من پیما یا بجارده یکم اوی که درجه او گرز سربازی های کسنور دارن
هەوڵ بدەن تەڕۆدایەکی زۆری داناچار بکەن ئیواز لەو هەرشاناتی بکەن بۆ لە یاخوددا ئەو کێشانەوەی کە دروست دەکە لە گەروێمز لە هەمان کاشدا بێگومانەوە لە وڵاتانی ناتۆ و ئەندامانی ناتۆش دەکرد یارمەتی ئەمریکا بدەن ئەگەر بێت و بەتایبەتیش بژاردەی دوامەوەی کە باز دەکرد هەم ئابلوقەی ئابووری بخێتە سەر ناوچە ساحلیەکانی ئیران بۆ ئیران نەوتەکە هەناردەنەکرد هەمیش هەوڵ بدێ ڕێڕەوی ئاوی ئاسایشی دابین بکەی لەوێ احتمال ئەگەر بژاردەی سەربازی دوام یعنی هەنایان بۆ بێت ئەو کاتێکی بە هێزی ناتۆ شەوید باید بتوانن ناوچە ساحلیەکانی ئیران بەتایبەت شەو گوتم دورگەی خارکە و کۆمەڵک دورگەی دیتر احتمالە بەزەر هێزی سەربازی کۆنتڕۆل بکەن ئەو کات ئەمریکا پێی وا دەتوانێت پێش ئاگر بەسەکەش ئەو بژاردە لە ئارادا بوو کاتێ خۆی بە ترامپیان گوت کە هەوەیەکێک لە بژاردەکانە باید بتوانێت ئارام بکەن بەڵام دۆناڵد ترامپ ڕازی نەبوو یعنی ڕەدی کردا بەڵام ئێستا بەڕاستیش ئەو بژاردی سەر مێزە باوەی دووبارە بیری لێ بکرێت. ئیسرائیل لەو ناوەندەدا دەنجینە بوو دکتۆر ینی خۆی ئەو زیاتر دەست پێشخەری شەڕ و ئەوانە بوو بەڵام هەستە کرد ئەمریکا بە تەنیا ئەمجارە گورزەکەی وەشاندووە. لەبەرەوەی ئێستا ئامانج و ئەوەی ئیسرائیل و ئەمریکا لێک جیوازن ئێستا ئەگەر سەیری ڕاگەیانەکانی ئەمریکا بکە ئیسرائیل بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو یاردەشنامەی لێ تێگەشتان نەبوو لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئیران کردوێتی ئیسرائیل لەگەڵ ئەوەیە کە دەبی سیستمی سیاسی لە ئیران بڕۆکردن و ئەو دەسەڵاتە لە ئیران نەمێنیتن ئیسرائیل لەگەڵ ئەوەیە بە هیچ شێوەیەک نابی گەماری ئابووری سەر ئیران هەڵ بگیرێتن و نابی ڕێگە بدێت ئیران ناوتەکە هەناردەی بازاری جان کە چکاوان پێیان بوو لە گوشاری سەربازی لەگەڵ گوشاری بووی دەبیت ئەوکار باید سەر ئاسی ناخۆ ئیران دابڕۆکردن ئەوە سیاسەتی ئیسرائیل لە ئێستاشدا وەکو بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی گوتم هێرشەکان سنووردارن نەبووتە شەڕێکی وەکو ئەو شەڕە ڕۆژەی کە لە ئارادا بوو هێرشەکان سنووردارن و حتا ئێستاش ئەوەی کە ئەمریکا دەکرد گوشارە لەسەر دەسەڵاتداری ئیران لە گەڕووی هەمووش بەتایبەتی بەڵام ئەگەر هێرشەکان بەرفران بن یا شەڕێکی گەورەتر ببیت من دڵنیامە ئیسرائیل دێتە ناو ئەم کیشەکانە ناو شەڕێکی بەڵام حتا ئێستا من پێم وایە پێویست ناکرد ئیسرائیل بێتەنەوە کیشە لەبەر شەڕێکی گەورە نەبووە و استراتیژی هەردوو لاشی جیازی ئەمریکا باید گوشار لەسەر ئیران دروستکرد گەورەمز بکرێتە بۆ ئیسرائیل ئەمە گرنگ نییە یعنی نرخی ناو بازار بەرز بیتیان دابەزیتن بۆی ئیسرائیل ئەوە زۆر گرنگ نییە بۆ ئیسرائیل ئەوەی گرنگی کە هەوڵ بدات ئەو سیستەمێکی لە تەوانا بڕۆ لەبەر ئەمە ئێستا استراتیژیەتی هەردوو لە جیازە ئەگەر سڵ بێتەنەوە کێشە بە مەبەستەیە کە بە کۆمەژەم بکرد هەم گوشاری ئابووری سەردەست کە هەم گوشاری سەربازی هەمیش هەوڵ بدێت کار بکرد بۆ ڕوخانی سیستم لە تەهران لەبەر ئەمە لە بژاردەی ئەمریکا نییە وەکو ئاماژەم. بەڵێ بەڕێز دکتۆر نەوزات هێتوتی مامۆسای زانکۆ و نووسەر و چاودێری سیاسی سوپاس کە لە لەندەنەوە لەگەڵمان بووین.